الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زۆر بەڕێز، هیچ خۆشی و خەڵاتێک ناگاتە ئیمان، چونکە ئیمان هەموو خۆشبەختی و هەموو خۆشیەکی ئەم دنیا و ئەو دنیای لەگەڵدایە. بە ئیمان دەبی بە خاوەنی کەسایەتی، دەبی بە خاوەنی مەبدە و بیر و باوەڕ. ئەو کەسانەی کەوا ئیمانیان نییە، ئەو کەسانەی کەوا بڕوایان بەخوای پەروەردگار نییە، ئەو کەسانەی کەوا بڕوایان وایە دنیا هەر ئەم چەند ڕۆژەیە و قیامەتێکی نەبڕاوەی بە شوێنانیە و سزا و پاداشتێک لە گۆڕێنیە، زۆربەی هەرە زۆریان کەسانێکی بێمەبدەن، کەسانێکن کەوا وەکو گوڵە بە ڕۆژەوان لە کوێوە خۆر هەڵبێ ئەوان ڕوویان لەوەیە، لە کوێوە پارۆکەیان چەورتر بێ و لە وەڕەکەیان خۆشتر بێ. ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان ئەوان لەگەڵ ئەو کەسانن. بەڵام ئەوانەی کەوا خاوەنی ئیمانن، خوا لە ئیمانداران قبوڵمان کە، کەسانێکن خاوەنی کەسایەتی خۆیانن، خاوەنی مەبدە و بیر و باوەڕی خۆیانن. ئەم گەوهەرە گران بەهایە دەبێ یەک لێی زیاد بکەی، کەمی نەکەی. دووەم وریابی دەستبەڕ زۆرزان لە دەستت دەرنەهێنن. چۆن خاوەن پارەیەکی زۆر، خاوەن سەرمایەیەکی زۆر بەردەوام ئاگای لە دوو شتە. یەکەمیان هەمیشە کاسبی دەکا، هەوڵ دەدا پرۆژەکانی زیاترکە، هەوڵ دەدا پارەکانی لەو ئاستەدا نەمێننەوە کە هەیەی، بەردەوام چاوور دەکاتەوە سەرمایەکەی بەرەو زیاد بوون بەرێ، داینانێکەوە هەر بخورێ و لێی بخوا و کەم بێتەوە. دووەمیشیان هەر چاوێکی کردووە بە چوار چاو، بە چاو وریای ماڵ و سەرۆت و سامانەکەیەتی، لە ماڵەکەیدا، لە دوکانەکەیدا، لە کۆمپانیاکەیدا، لە جیاتی کامیرایەک دەیان کامیرەی بەستووە، هەمووی ڕەبت کردووە بە مۆبایلەکەیەوە، هەمووی لەژێر چاودێری کامێرادایە بۆ ئەوەی دزێک دزی لێ نەکە. زۆر وریایە لەگەڵ کێدا مامەڵە دەکا، هەڵسوکەوت دەکا، هاتوچۆ دەکا، بۆ ئەوەی کەوا دەستبڕێک زۆرزانێک سەروەت و سامانەکەی لە دەست دەرنەهێنێ. دەی بەخوا ئیمان زۆر 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 گرنگترە لە پارە و سەروەت و سامان بۆ مرۆڤ، کە سەروەت و سامان خوای پەروەردگار دەفەرمێ، خوای گەورە ماڵ و سەروەت و سامانی بێنرخ تەماشا نەکردووە، گێڕاویەتی بەمایی ڕاگیراو بوونتان. ئەو دینەش کە پارە و سەروەت و سامان دنیاکەتی پێڕاگیراوە، خۆ دینەکەت هەم دنیاکەت و هەم قیامەتەکەتی پێوە ڕاگیراوە. پاشان دەکرێت ئینسانەگە سەرمایەکەشی لەدەست دەربێنن، ئەگەر لێت بدزن، ئەگەر دەستبڕێک، ئەگەر زۆرزانێک لە مامەڵەیەکا بتخەڵەتێنێ و پارەکانت بخوا، جارش کە هەوڵدەی بە حەڵاڵی بە یەکیەوە بنیتەوە. زۆر کەس هەبوو لە مامەڵە و سەروەت و ساماندا ئیفلاسی کرد، بەڵام لە دواییدا هەڵسایەوە. بەڵام پەنا بەخوای پەروەردگار ئەگەر ئیمانەکەیان لێ دزی، ئەگەر ئیمانەکەیان لە دەست دەرهێنایی، ئەگەر بێدینیان کردی، ئیمان کە ڕۆی یا ڕەبی خوا بمان پارێزە لەگەڵ ئێوەی موسڵمان. ئینسانەگە ئیمانەکەی لە دەستدا و بەبێ ئیمانی ڕۆیش بۆ قیامەت، تازە هیچ مەجالێک نییە. خۆ تۆ لە قیامەتە جارێککە دەرفەتێکی کەت بۆ ڕێناکەوێتەوە پەشیمانی دەرببڕی. بۆیە وریای ئیمانەکەت بە. پەروەردگار لە سوورەتی ئەنیسا ئایەتی 89دا هۆشیاری گەورەمان دەداتێ، دەفەرمێ وەدوا لەو تەکفوڕونە کەما کەفەڕوا فەتەکوونونە سەوا. منافقەکان، دووڕوەکان، دڵنەخۆش و دەغەڵەکان، ئەوانەی کە دەهاتن لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژیشیان دەکرد، خوای پەروەردگار دەفەرمێ ئەوانە کافرن، چونکە ئیمان نەچوو بۆ ناو دڵیانەوە. بۆ بەرژەوەندی کاتی خۆیان بە موسڵمان نیشان دەدا، ئەو دەغەڵ و دڵنەخۆشانە، ئەو گەندەڵانە وەدوا لەو تەکفوڕونە. سەیری وشەکانی قورئانکەن، هەموو ئامانج و ئاواتیانەیە ئێوەی ئیمانداری بە حەق کافرکەن وەکو خۆیان. جا سەیرکەن وەدوا، ئەو ئاواتە هەر بەدڵ نییە، هەر قسەی ئەوان خۆزگە نییە. داخی گرانم ئێمەی موسڵمان زۆربەی کات هەر خۆزگەی دڵمان هەیە، بەڵام کە دەچینە مەیدانی کردارەوە وانین. ئەو دەغەڵانەی زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو کافران و منافقانی ئەم سەردەمەش هەر بەدڵ خۆزگە ناخوازن ئێمەی موسڵمان بێدینکەن، بەڵکو نەخشەیان هەیە،
نەخشەی زۆر درێژخایانیان هەیە وەڵڵاهی نەخشەیان داناوە لەوانەیە بە 200 ساڵ جێبەجێ بێ ئەگەر ڕۆژی نیو هەنگاوی لێ جێبەجێ بکەن ئەوان پەلایان نییە خوتەیەکی زۆر ورد و دەقیقیان داناوە پاشان وەسائلەکان هۆکارەکانی بێدینکردنی خەڵک نەک دانەیەک و نەکدایان و سەدانیان داناوە پاشان فێڵبازیەکەیان مەکر و فێڵ و تەڵەکە بازیان بەخوا شەکرت ژەهرت بە شەکر نیشان دەدا ئەو سپیە و ئەوی سپیە بەڵام ئەمان ژەهرە ئەو بە شەکر دەرخواری تۆی مسڵمانی دەدا گەوریانەبی فتەکونونە سەوا حەز دەکەن هەمووتان وەکو یەک بن هیچ جیاوازی نەمێنێ ئەمڕۆ لەسەر وشەی سەوا دەبێت زۆر بوەستین بەڕێزان تخوا چەند نیگەران دەبین کاتێک دەبینی کەسێک مسلمانە ماڵێکی مسلمانە بەڵام سەیری جلوبەرگی ژن و کچەکانی ئەو ماڵەکە تخوا لەگەڵ کابرایەکی یەهودیدا لەگەڵ مەسیحیەکە لەگەڵ مولحیدێکدا ئەم کچی مام حاجی و ئەو کچی مەلایە ئەو کچی مسلمانی ئەهلی سەفی نوێژی مزگەوتە تخوا جلەکانیان لەگەڵ جلی ئەوە هیچ فەرقی هەیە سەرڕووتی کچەکەی لەگەڵ سەرڕووتی کچی ئەوە هیچ فەرقی هەیە تەنورە کورتەکەی ئەو لەگەڵ تەنورەی یەهودیەک و نەسارایەک و مولحیدێکە هیچ فەرقی هەیە بەخوا نەخشەکەی هاتووەتە جێ چەند ساڵ نەخشە بۆ تۆ دادەنێ کە جلە کوردی ڕەسەنەکەشت لێ سەقەت کا و لەشت هەمووی بەدەرەوە بێ تۆ کەوتیە داوەکەی و ئاگاد لە خۆ نییە ئەو نەخشەکەی بۆ دانابووی لە بۆنەکاندا ئەوەندەی مسلمانە شەیدایە بۆ کریسمس و سەری ساڵ و جەژنی فڵان و ئەوانە خەریکە بەداخەوە جەژنە ڕئیسیەکانی خۆمان دوو جەژنە ئاینیەکەمان کە ڕەمەزانە قوربانە لایەنیان دەکەین فرتوفێڵ و چاواشەکاری کە مسلمان جاران بە ڕاستگۆیی دەناسرا لە مامەڵەدا کە دەیانگوت ئەهلی مزگەوتە دەیگوت لێ مەترسە کە دەیانگوت فڵان کەس ئەهلی جومعە و جەماعەتە دەیانگوت ئەمیندارە ئێستا کەسەکە سیر دەکەی دینداریشە بە حیساب ئەهلی مزگەوتە کەچی یاخوا لە مامەڵەیە بۆی تێنەکەوی لە کابرای مولحید لە کابرای منافق زیاتر دەغەڵە زیاتر فێڵ و چاواشەکاری هەیە کەواتە ئەو تۆی لادا بە دوورکان نوێژەکەی مزگەوت تازە دادن نادا هەیە تەنها بە ناسنامە مسلمانە بەداخەوە مسلمانیەتەکەی بۆ تەن ناسنامەکەی ئێستا لەسەر کارتی نیشتیمانی ئەوەش لا چووە جاران میلیمێکە بوو لە شوێنی مسلیمەکە ئێستا ئەوەش نەماوە ئەوەی بەلای هەندێک خەڵکەوە گرنگ نییە لەم ڕۆژگارەدا خوا ڕەحم بە ئێمە بکات لەوانە نەبین سەلامەتی ئیمانەکەیەتی گرنگی بە هەموو شتێک دەدا ئەمڕۆ دەبینی خەڵک گرنگی زۆر بە جەستەی دەدا من ناڵم ئەمە خراپە ئەم جەستەیە ئەمانەتی خوایە گرنگی بە جەستەت بدەیت لە ڕووی وەرزشەوە بەڵام ئەوەی گرنگە تەماشاکە بەیانیانی مزگەوتەکانمان نوێژی جەماعەتەکەمان کە بۆ ئیمانەکەمانە قەڕەباڵغترا یان بەیانیانی هۆڵە وەرزشیەکان بەخوا لە زۆربەی شوێنەکانە چاودێریمان کردو هۆڵە وەرزشیەکان قەڵەباڵغترن لە جەماعەتی بەیانی مزگەوتەکان کەواتە بۆ جەستەکەی زۆر خەمخۆرترن لە وەرزشێکی بەیانیان لە هۆڵێکە لەژێر چاودێری ڕاهێنەرێکە ئەوە نابێت لە یادی کەم نابێت خەبەرم نەبێتەوە نابێت بەشداری نەکەم ئەگەر هەفتەی 4 ڕۆژیش بێ بەڵام بە ساڵیش مەگەر ڕەمەزان جەماعەتی مزگەوتی لە بەیانیدا نەبینیوە لە ڕووی خواردنەوە بەردەوام هەوڵ دەدەین خواردنی تەندروست بخۆین جاری وایە دەڵێ لە دەرەوە خواردن ناخۆم مە خواردنی ماڵەوە تەندروستە ئەمەش لەگەڵ تام دەستەکانت خۆش بێ ئەو جەستەیەت ئەو گەدەیەت ئەمانەتە ئەزانە کام چێشتخانە و کام مەطعەم و کەبابخانە لەم شارەدا و لە شارەکانی کوردستاندا لەو سەیرانگایە و لە فڵان و فڵان لێرەوە پێت دەڵێ ئەڵێ چێشتخانەیەکی زۆر بەناوبانگ و خواردنەکەی پاک و خاوێن و بەلەزەتە بۆ ورگ و گەدەی هەمووی دەزانێت بەڵام وەڵی لەم شارەدا نازانێت چەند مزگەوت وتاری بە حەقی خوای پەروەردگاری تێدا دەدرێت ئامادەیە 2 سەعات بڕوا بۆی کەوا نانێک لەو مەطعەمە بخوا بەڵام ئامادە نییە نیو سەعات بە ئۆتۆمبیلەکەی لە ماڵی خۆیەوە تۆزێت دوورتر بڕوا بڵێ لە فڵان مزگەوتە لای فڵان مامۆستایە دینی بە حەقی خوای پەروەردگار فێر دەبم کەواتە تۆ جەستەکەت و گەدەکەت زۆر بەلاوە گرنگتر بوو لە ئیمانەکەت کەسێک تاقی نەکردبێتەوانێ مامەڵەی لەگەڵ ناکە ناچێتە ماڵی هەموو کەس بەڵام لە دین و ئیمانەکەیدا بەلایەوە گرنگ نییە کەسەکە مسلمانە منافقە مولحیدە بیر و باوەڕەکەی تێک دەدا ماڵ و منداڵەکەی تێک دەداڵە کۆرە کێشەنیە بەرژەوەندی لەگەڵەیە هەیە بەڵام لە بوارە مادیەکەیدا بزانێت دینارێک زەرەت دەکات دۆلارێک زەرەت دەکات نزیکی فڵان کەس ناکەوێتەوە ئەڵێ فڵان کەس ئەمین نییە ئەی بۆ دینەکەت ئەمینە
بەسەرهاتێکی گرنگی واقعی هەیە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا تەفسیری نابلوسی لە مجەلەدی 6دا لە لاپەڕی 139دا دوو بەسەرهاتی ڕاستەقینممان بۆ باز دەکا. ئەڵێ یەکێک لە ناسیاوانم کچێکی هەبوو، کچەکەی بە شوودا بوو، کابرا دوکاندارێک بوو، کابرایەکی بوو پارە خۆشەویست بوو، پارە خۆش بوێت دەوڵەمەند بە، بەڵام ئەم پارەیە با لە خزمەتی دینەکەتا بێ، دنیاکەت زاڵ مەکە بەسەر دینەکەتدا، ئەمە پەیامی ئیسلامە. ئەڵێ کابرا کچەکەی بە شوودا بوو، شەکرا و خورابەوە، چوو بوونە دادگا، هەموو شتێک تەواو بوو. ڕۆژێک زاواکەی هات سەردانی مەسەردانی خەزوری کرد لە دوکانەکەیدا. کابرا لەگەڵ چەند کاسبکارێکە لەگەڵ چەند دوکاندارێکە لە ناو دوکانەکەدا دانیشتە بوو. وتی ئەمە فڵان کەسی زاوامە. یەکێ لە بازرگانەکان لە دوکاندارەکان سەری سوڕما. وتی خۆ من فڵان کەس دەناسم، ئەرێکا کە تۆ فڵان کەس نی، کوڕی فڵان کەس نی؟ وتی بەرەوەڵڵا. یەکتی فڵان کەس موسڵمان بووی لەخوا بەزیابێ؟ وتی ناوەڵڵا. کابرای باوکی کچە کوتی بۆ لە موسڵمانێتی وان دەپرسی؟ وتی وەڵام من لەخوا بەزیابێ ئەوم زانی بەهۆی کچ بە شوودانەکەی تۆ موسڵمان بووە، کەچی خۆ دەڵێ هەر مەسیحیم خۆ نەسڕانیم. وتی ئارە وەڵام من هەر لەسەر دینی خۆمم. وتی ئەی چۆن کچت داوە بەم کابرا نەسڕانیە؟ ئەخ لە دینە دروست نییە. کابرای باوکی کچە کوتی بۆ تۆ نەسڕانی؟ وتی ئارە وەڵڵا. وتی ئەی بۆ پێن نەدەوتم؟ کاکە بۆ پێن نەدەوتم، خۆم بە حساب ئەهلی مزگەوتم. وتی وەڵڵا مام حاجی تۆ لە هەموو شتێکت پرسی، کە من هاتم بۆ ماڵی ئێوە بۆ خوازبێنی لەگەڵ دایکم و باوکم و کەس و کارما، وتت خانووی خۆت هەیە؟ من نامەوێت کچەکەم بچێتە کرێچیەوە یان ماڵی باوکی زاواکەمەوە. وتت بەڵێ هەمە؟ وتم بەڵێ هەمە. وتت تاپۆکەیم بۆ بێنەوە بە ناوی خۆتەوە بێ؟ نارتم لە ماڵەوە تاپۆی خانووەکەم بۆ هێناوە و هەموو شتێکم نیشاندای. وتە دەبێ ئۆتۆمبیلی خۆت هەبێ؟ وتم بەڵێ. وتی نەوەک ئۆتۆمبیلەکەی باوکت بێ و لێت بستێنێتەوە، داوای سەنەوی ئۆتۆمبیلەکەت کرد و بۆم هێنای بە ناوی خۆمەوە. داوات کرد بڕوانامەی زانکۆکەم بۆ هێناوی نیشانم دای. داوات کرد وتت بزانم داهاتی مانگانە و موچەت چەندە، چووم لە وەزارەت بۆم ڕاکێشای کە ئەمە داهات و موچەکەمە. وەڵام وەڵڵی تۆ بەس پرسیاری یەک شت لێ نەکردم، پرسیار لێ نەکردم دینداری بێدینی موسڵمانی نەسڕانی نوێژ دەکەی ناکەی. وتی وەڵڵا تۆ پرسیاری وە لێ نەکردم، ئەویشم بە ڕاستگۆیی جواب دەدایەوە. ئەفەرمێ بەخوا ئاوم بە چای خۆم بینی. کابرا لە هەموو شتێکی پرسی بوو، بەس بەلایەوە گرنگ نەبوو چییە، لە دواییدا لە زمانی خەڵکەوە دەزانێتەوە کۆمە هەر مەسیحیە، ئێستای وایە هەر مولحیدە، هەر بڕای بە هیچ ئاینێکیش نییە. خەڵک هەبووە لەم شارانەی خۆمان، بەخوا لە گوندی شا هەبووە، ئەڵەن فڵان کەس عەرەخۆرە، ئەڵە کوڕە قەیسێکە دوای تەوبە دەکا، ئەڵێ فڵان کەس کە کچەکەتی لێمارە دەکەی نوێژ ناکە، ئەڵێ وەڵای مەش بە گەنجی وابووین، ئەم هەموو عوزرەی بۆ دێنێتەوە چییە؟ ئەڵا فڵان کەس دەوڵەمەندە، لەبەرەوەی سارەکەی وایە خانووەکەی وایە، کەواتە تۆ دینەکەت دەبێت لە هەموو شتێک بەلاوە گرنگتر بێ. ئەینا کافران و بێباوەڕان نەخشان داناوە وەدوو لەو تەکفوڕونە کەما کەفەڕوو فەتەکوونونە سەوا. تۆ دەتەوێت لەگەڵ منافیقێکا وەکو یەک بی، دەتەوێت لەگەڵ کافرێکا وەکو یەک بی، نابێ بتەوێت. هەروەها دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە هەمان بەرگی تەفسیر لە بەرگی 6 لە لاپەڕەی 139دا دەفەرمێ جارێکی تا کابرایەک پرسی پێکردم. زۆر خەڵک پرس بە مامۆستایانی ئاینی دەکا، دەیە فتوایەکی لێوەرگرێ و کاتێکی زۆریشی دەگرێت. ئەڵێ بە بازاڕی دیمەشقی شاما دەڕۆیشتم، کەسەکە یەخەی گرتم وتی مامۆستا ڕاوێژێکم هەیە. وتم فەرموو کە جار هێوە شوێنی پرسیاریش نییە، بەڵام مامۆستایانی بە ڕێزی ئاینی خەمخۆر و بانگخواز بۆ دینی خوا نەک ئەوقافی بەردەوام لە خزمەت دین و ژینی خەڵکدان. ئەڵێ وەڵڵای وەستام لەگەڵ یا چوومە دوکانەکەیەوە دانیشتم وتی مامۆستا کچێکم هەیە زۆر ڕێک و پێکە، وەڵی زۆریش باشە، ئەخلاق بەرزە، خوێندنی زانکۆی تەواو کردو، دەیوتم لەخوا بە زیاد بێ. وتی کەسێک هاتۆتە خوازبێنی ویستومە پرسێکت پێ بکەم باش بوو لێرە تۆم بینی. وتم بەڵێ. وتی ئەو کەسە بەخوا زۆر دەوڵەمەندن، زۆر خانەدانن، دیواخاندارن، بنەماڵەیەکی ناودارن، لە حکومەتی شاپ لەو پۆستیان هەیە و باوشی دەستی زۆر دەڕوە، بەڵام وەڵایی بەداخەوە ئەم کوڕە بەس دینی نییە، هەر بڕۆی بە هیچ شتێک نییە قسەم لەگەڵ کردووە، ئەوەی لەو ماڵەدا گرنگ نییە دینە. وتم وەڵاهی کچەکەتی مەدەیە، وەڵی کچەکەت بدە بە کەسێک تەنها هۆدەخانوویەکی هەیە، وەڵا عەرەبانەیەکی پێیە کرێکارێکە ڕۆژانە دەژیا، بەڵام ئێوارە دێتەوە ئەهلی سەر بەرماڵە. بەخوا پێخۆشە منداڵەکانی کە لە داهاتوودا لەدایک بوون لەگەڵ خۆیان بیان با بۆ مزگەوت، ئەو هەژارە لای خوا باشترە، وەڵا بۆ کچەکەشت باشتر دەبێ. وتی بە قسەت دەکەم، بەڵام دواتر کە لە ناو خەڵکا بڵاو بۆ و کارە ساتەکەی بڵاو بۆ منیش زانیم، هەر پرسی پێکرد بووم،
بەڵام بەخوام مادەکەی لە ئامۆژگاریەکانی مامۆستا بەلاوە گرنگتر بوو. کچەکەی دابووە بە تەماحی دنیا، بەڵام هەمووی مانگێکی نەبرد، بردبووی بۆ گەشتێک و بۆ سەیرانێک. لەو کاتەدا دەمەخاڵەیەک لە بینی کچەکەی و کابرای زاوایدا دروست بوو. ئەڵێ یەکسە قاپتوی قاپێکە بکەوە، قاپێکی کردبەوە لەقەیەکی لە بووکەخاندا بوو، فڕێدا بۆ دەرەوە لەو دەشت و چۆڵا بەجێ هێشتە بوو. هەتا گەیشت بۆ ماڵەوە بە پێ لەو چۆڵەوانیەوە مەی لەو شێت بوو. دەنگ و باسی بەناو هەموو خەڵکا بڵاو بۆ حکومەت کابرای گرت و دنیایەک کێشە دروست بوو. ئەمجا بۆم دەرکەوت ئەم پیاوە پرسی دەکرد، خۆی دەیگوت هەموو شتێکی هەیە، بەڵام یەک کشتی نیە دینی نییە، کەچی ئامادە بوو هەر کچەکەشی تەسلیم کە. بۆیە ئێمەی موسڵمان دەبێ وریابین. منافقەکان کافرەکان کە دانەی وەکو ئەو بی تۆ لەوە هۆشیارتر بی، چۆن عەرزم کردن لە سەرەتای وتارەکەدا ماڵەکەت دەپارێزی لە دەست، لە دەستبەڕ، لە زۆرزان، غەشت لێ نەکا و ماڵەکە لە دەست دەرنەهێنێ. ئەی چۆن وریای ئیمانەکەت نابی کە ئیمانەکەت ڕۆی نایەتەوە. تۆی کوڕ کە کچێک هەڵدەبژێری بۆ هاوسەری هەموو تەمەنت کە دەیکەی بەدایکی منداڵەکانت لە داهاتوودا بەویستی خوا، ئا دینەکەی پلەیەکە لەلات؟ ئەی کوڕی مسلمان ئەم پرسیارە لە خۆت بکە، بەخوا دینداری تۆ لە کاتی خوازبێنی هاوسەرەکەتا دەردەکەوێت. لەوێدا خۆت تاقی بکەوە، ئەگە دینەکەت بەلاوە گرنگترین بوو نیشانەوەی ئیمانەکەت سەلامەتە. یان بە پێچەوانەوە ئەوەی سەرنجی تۆ ڕادەشێشێت جوانی کچەکەیە، بڕوانامە باڵاکەیەتی فڵان کۆلێژی تەوا کردووە، موچەکەیەتی، بنەماڵەیەکەیەتی، هۆزەکەیەتی، عەشیرەتی فڵان کەسن، قەوم و کزمیان زۆرە، پلەو پێگەی باوک و براکانیەتی لەناو حیزبدا لەناو حکومەتە دەستیان دەڕوە. خۆ ئەگەر هەر چواری هەبوو نورون عەلا نور، لەخوا بەزیا بێت دیندار بوو و ئافرەتێکی سیما جوان بوو و بڕوانامەی باڵا بوو و موچەی باش بوو، کچی ماڵێکی خانەدان بوو، وەڵڵای ئیسلام زۆری پێخۆشە. بەڵام ئەگەر لە نێوان کچێکی جوانی بێدیندا لەگەڵ کچێکی دینداری خواناسی ئەهلی قورئاندا بەڵام جوانەکەی سەرنج ڕاشێژ نەبوو، تۆ ناچار بووی یەکیان هەڵبژێری. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ دیندارەکە هەڵبژێرە. یان کچێک هەیە دیندارە، کچێکی تریش جوانە، دەوڵەمەندە، بنەماڵەیە، بڕوانامەی هەیە، بەڵام بێدینە. تۆ بە قسەی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم فەظفەر بذاتی الدینی تەریبەت یەداکە، وەڵا گرەوەکە دەبەیتەوە، دیندارەکە هەڵبژێرە، بەختەوەر دەبی. بەڵام بەخوا ئەوانەی تریان ئەگە دینیان لەگەڵ نەبێ، ئافرەتە جوانەکە، ئافرەتە شۆخ و شەنگەکە، ئەو ئافرەتەی کەوا کچی بنەماڵەیەکی ناودار و حەسەب و نەسەبە، ئەو ئافرەتەی خاوەنی بڕوانامەیەکی باڵایە بەڵام بەداخەوە هەموویانی هەیە و دینی نییە، دڵنیات دەکەم لەگەڵی بەختەوەر نابی و دایکێکی باش نابێ بۆ منداڵەکانت. کە دەڵێم دینداری کچیش هەر باڵاپۆشیەکەی نییە، باڵاپۆشی ئافرەتی ئێمە، لەچکەکەی، حیجابە جوانەکەی، باڵاپۆشیەکەی، نیقابەکەی بەس ناسنامەیە، ناسنامەی ناسینەوەیەتی. دوو ئافرەت دەڕۆن بە ڕێگادا من و تۆ هیچیان ناناسین، یەکیان تەنورەیەکی کورت و قژی ڕوت، ئەوەی تریشیان الحەمدولیلا نیقابە، حیجابە، باڵاپۆشە، لەچک بەسەرە، هەل لە خۆمانەوە ئێمە هیچیان ناناسین. یەکسەر لە دڵی خۆتا دەڵێ ئەوەیان موسڵمانێکی ڕاستەقینەیە، ئەوە لە ماڵێکی موسڵمانە بۆ ئەوە ئەهلی قورئانە، ئەمەشیان لەوانەیە بێدینێک بێ کە لە کاتێکە لای خۆی پەروەردگار لەوانەیە ئەمیان عاقبەت خێرتریش بێ لەویان، بەڵام ئەمە ناسنامەیە، من و تۆ ناسنامەکەیان دەبینین. بۆیە دینداری کچێکیش بە کچانی بەڕێزیش دەڵێم کە دەڵێن تۆی دیندار، تەنها باڵاپۆشیەکەت کافی نییە. ئافرەتی دیندار یعنی یەک ڕێز و حرمەت لە مێردەکەی دەگرێت. ئەو ئافرەتەی کەوا کەسی وامان هەبوو توێتی وەڵای مامۆستا باڵاپۆشێکم هێنا کەچی لەگەڵ یا بەختەوەر نیم. یخۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فەظفەر بذاتی الدینی تەریبەت یەداک. بەڵام بەخوا ئافرەتێکی ڕقنە، ئافرەتێکی عینادە، ئافرەتێکی کە لە ڕقە لەگەڵ ماڵی باوکمان ناگونجێ کاتێکای باڵاپۆشیشە. ئافرەتی دینداری ئێمە کە دینەکەی پێش هەموو شتێکەکەی یەکەمیان ڕێز و حرمەت لە مێردەکەی دەگرێت، دووەمیان میهرەبانە، ئامێزی گەرمە بۆ مێردەکەی، سێمیان سەنگین و ژیان دۆستە، نەک لەسەر بچووکترین شت وەڵا خۆم دەسووتێنم. چوارەمیان ئافرەتێکی بە قەناعەتە، مێردەکەی پارەیەکی کەم دێنێتەوە ئەڵێ لەخوا بە زیاد بێ پیاوەکە پەنا بۆ حەرام مەبە، من قەناعەت دەکەم بەم کەمە خۆش بەرەکەتی تێدەخا، تەسلیم بەم و بەو مەبە، جاشی ئەم و ئەو مەبە، خۆ فرۆش مەبە، دین فرۆش مەبە، بەم کەمە قەناعەت دەکەین و ماڵێکی خنجیلانەی دوو ژووریم پێ باشترە لە کۆشک و ڤێلایە کە بە پارەی حەرام پێکەوەندرابێ. ئافرەتێکی بە قەناعەتە.
پێنجەم یارمەتیدەر و ئاسانکارە بۆ مێرد. لە قورئانە ئێمە دەیخوێنینەوە ژنی سەیدنا موسا عەلەیهی سەلام کاتێکەوە موسای گەنج لە ماڵی باوکی ئەم کچەدا حەواوەتەوە. 10 وەرز یان 10 شەرتە شوانی یان 10 ساڵی ناودەنەی لە ماڵی باوکی ئەم کچەدا ژیاوە، لە خانووی ئەوان بە نانی ئەوان بە شوانی ئەوان ژیاوە. بەڵام کاتێک کە پێی دەڵێ دەمەوێت بگەڕێمەوە بۆ میسر بۆ وڵاتی خۆم، ئالەو کاتەدا بەڕێزان دیقەت بدەن ئەم ژنە ئیماندارە پەروەردەی ماڵێکی موسڵمانی دیندار ناڵێ بۆ کوێ دەڕۆینەوە؟ تۆ هەموو تەمەنت لێرە بوو، باوکی من تۆی پەنادا، ئێستا بۆ کوێم دەبێ بۆ غەریبی بە کۆڵە منداڵەوە من بە دووی تۆکەوەم بڕۆم بۆ شوێنان؟ وەڵڵا نایەم، تۆ واجبە لەگەڵمانە بمێنیتەوە هەتایە تا یەکسەر لام و جیمی لەگەڵ ناکەڵە بەسەر چاو سەری وردی قورئانکەن یەکسەر وەسارە بئەهلی ماڵ و منداڵەکەی شوێنی دەکەون. خۆ بۆی جێڕاوەتەوە بۆی باس کردووە کە من لە دەستی فیرعەونی ستەمکار دەرچووم، من ئەمری قەبزم هەیە، من ئەمری ئیعدامم هەیە لە وڵاتی خۆمدا. بەڵام کاتێک کە مێردەکەی دەڵێ با بڕۆین، ئەو کچە باشە یەکسەر لە بەسەر چاو شوێنی دەکەوێت بۆ ئەو هەموو مەترسیە. بەڵام خوای پەروەردگاریش محفوظی دەکا و سەربەرزی دەکا و ئەوە تا ئێمە دوای ئەو هەموو هەزاران ساڵە بەڕێزەوە ناوی ئەو ئافرەتە دێنین. وە ئافرەتی دیندار ئەو ئافرەتەیە یارمەتی دەری مێردەکەیەتی کاری بۆ ئاسان دەکا. شەشەم خەمڕەوێنە بۆ مێردەکەی نەک خەمهێن. حەوتەم بە وەفایە بۆ چاکەی مێردەکەی، تەنانەت خوا نەخواستە ئەگەر ئەم دوانە بە یەکیشەوە نەگەنجان. جاری وایە تەڵاق دەکەوێتە نێوان کوڕێکی ئیماندار کچێکی ئیماندار، بەخوا هەردووچیان ئەهلی ئیمانن، بەڵام تەبیعەتەکان جیاوازن، بەڵام قەدەراتی خوای پەروەردگار بە یەکەوە ناگونجێن. دوای جیابوونەوەش ئەم کچە هەر وەفادارە، یەک زەڕە باسی خراپەی مێردەکەی ناکا، باسی ماڵی باوکی ناکا، باسی سلبیاتەکانی ناکات، چاکەکانی لەبەر چاوە. بۆیە ئەم دینەی ئێمە ئەم دینە جوانەیە، واتە ئافرەتی ئیمانداری ئێمە 7 سیفەتی هەیە. ئەمجا باڵاپۆشیەکەشی ناسنامەکەیەتی تەنها بە باڵاپۆشیەکەی تەواو نابێ، بەڵام باڵاپۆشیەکەی لێلا بێ وەکو وایە ناسنامەکە لێسان بێتەوانێ و بابەتەکانیشی تری دەکەونە مەترسیەوە. دەکەوێ یەکێک لە داوەکانی ئەهلی نیفاق و دووڕووی کە خوا لە قورئان لە سوورەتی ئەنیسا بۆ تۆی ئافرەتی باس کردووە، ئاگەل لە پۆشتەیەکەت بێ، ئاگەل لە باڵاپۆشیەکەت بێ. با ئێمە ژاگامان لە خۆمان بێ بەڕێزان، با بە کردار موسڵمان بین، نەک هەر بە ناو و ناسنامە. یا الله داوال لێ دەکەم بە ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکانی دیمانەکەمان سەلامەتکەی. یا ڕەبی خوا دنیایەکی پڕ بەختەوەریمان پێ ببەخشی، قیامەتێکی ئاوەدانمان پێ ببەخشی، بەهەشتی خوای پەروەردگار جێگامان بێ. یا ڕەبی خوا لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، لە نەخشە و پیلانی کافران و منافقان بە دوورمان کەی. یا الله ئەو هەموو نەخشە و پیلان و فێڵەی کە بۆ موسڵمان دانراوە، خوایە خۆمان، ژنمان، منداڵمان، کەس و کارمان، ئەم میلەتی کوردی موسڵمانە دیندارە لەم خاشی پیرۆزی کوردستانەدا خوا بپارێزی لە پیلانی کافران، لە خوانە ناسان، لە منافقەکان، لە مولحیدەکان. یا ڕەبی خوا ئیمانمان سەلامەت کەی، خوا ئیمانمان سەلامەت کەی. یا ڕەبی خوا جەستەمان ساغ کەی، دەروونمان ئارام کەی، خوا دڵمان خۆش کەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، زیندوەکانمان سەلامەت کەی، لە مردوەکانمان خۆشبی، عاقبەتمان خێر کەی. ئامین 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 والحەمد لله رب العالمین.